خۆی ئەمە جێی 10 کیلۆ نیوە پێشبینی یەکەم 20 تەنێک بدات 10 کیلۆ نیو تۆ ڕەش بووە پێشبینی ئەکرێت 20 تەنێک پیاز بدا یعنی پیازی چاک لەوەشێ 10 کیلۆ تا 30 تەنیش ببڕێت بە پێی کەشوایە بەڵام تۆی ئەمساڵ بەهۆی سەرماکەوە ئەو سەرما یەکجار سەرمایەکی سەخت و تۆوەکەی تۆزێ تەلەفیات کرد ئەمە خۆی لە ئەسڵا شەدەڵی پێڵێ تۆوەکەی شەدەڵێ تونە تێگەی تۆ ڕەشە ئەکرێت لە ئەسڵا خۆی ئەمە ڕانی و قەڵاتجێ پێی ئەڵێن شەدەڵ خراب نییە بەس بازاڕی نییە یعنی تۆ سەیرەکەی ئیسا ئەمە ئەم پیازە شەبەکەیەک بە 1000 نەر بۆت هەڵەکەن شەبەکەیە 1000 نەر سەرکارانە ئینە کرێکارێک 1000 نەر سەرکارانەی هەیە نقلەکەی 1000 ناری تێچێ یعنی ئیسا ئەم شەبەکە لە بازاڕە 6000 نەر بکە 3000 بۆ فەلاحەکە گەرمێنێت لە بازاڕە کیلۆی 300 ئەکا 270 280 ئەوە شەبەکەیەکیش 20 کیلۆ دەرەچێ 18 کیلۆ یعنی حکومەت هیچ پلانێکی نییە بۆ جوتیار چونکە ئەگەر ئیسە بازاڕی ئێران و ئەمانە دابخات ئەم پیازی منە قەسەم بەخوا لە بازاڕە کیلۆی 500-600 نارەکە بەڵام ئەو هاوردەیە پشتی جوتیارەکەشتێنێ ئەمە خزمەت نییە فەلاح حکومەتێکا بە فەلاح شەمانەوەی کە بەرهەمەکانمان ساغ نابێتەوە لە بازاڕە بە حکمەوە ئیسە پیازی ئێرانی یاخود پیازی سووریە نەناوە وڵاتەوە پیاسەکەی ئێمەش مەرخوبی نامێنێتەوە کە پیازی دەرەوەش بەقییان پیازی ئێمە چاکنی ئێمە ئەزیەت و مەینەتێکی زۆرمان کێشاوە لەگەڵام بەرەو بوومە کە چێمێنە بازاڕە دوای ڕستقەکەمان پارە ناکە داوامانەوەی تۆزێ ئاوڕبەنەوە لەم جوتیارانە بەڕاستی فەلاح ئەمساڵ بەتایبەتی قوڕەمە بوو قوڕەمە ئەنجاکۆم ئەو ڕستقی کێتان دیەوە چاویان لە فەقیرەوە بێت چیان لەم خەڵکە فەقیر و هەژارە بێ بە تایبەتی فەلاحی ئێرە بە تایبەتی ئەم دەشی شارە زوریان زۆربەی ئیشی ئەم کشت و کاڵێ